کۆماری کوردستان بۆچی ڕووخا دەوری ئاغاوات و ئەوەی کە بازەکەن ئاغاوات و عەشایر و سەر و خێڵەکان لە ژێرەوە ینی لەگەڵ حکوومەتی ئێرانە پەیوەندیان هەبووە و لە سەرەوە لەگەڵ کۆمارا بوون و وەزیر بوون هەتەنانەت باسەوەکەن کە خەڵک وەزیر بووە ئەمانە دەوریان چی بوو یاخود ئەی کاریگەری سۆڤێت و ینی هەم دەرەکی هەم ناوەکی چی بوو کە بووە هۆی ئەوەی کۆمار بڕۆخێ ئەمن پێم وابوو هۆی ئەساسەکەی هۆی دەرەکی بوو کرد کۆمار ڕووخە ڕاستە کەسانێکە بوون لە عەشایر و شتیوە کە هەستیان بە مەترسی دەکرد کەم ئەوە حکوومەت و دەوڵەتێکی کۆمۆنیستی بێت چونکی ڕووسیشی لێبوون لەژێر نەزارەتی ڕووسەکاندا بوو خەڵک بیست بوویان کە مومکینە ئەوە ببێ بە شتێک کە موڵکەکانیان لێ بستن چەند خانەوادەیەکی وا هەبوون بەڵام لەسەر یەک هیچ دەلیل و بەڵگەیەکی ئەوتۆنیەکە سەبەبی ڕووخان و نەمانی کۆماری کوردستان کێشە ناوخۆییەکان و چەند عەشیرەتێک بێت چەند بنەماڵەیەکی دێبۆکری لە عەشیرەتەکانی کوردستان چوو بنە سەقز و چوو بنە منتەقەی بڵێن ژێر نفوزی ئینگلیز و ئەوە هیچ بەوە مەربوط نەبووە هەر لەو بنەماڵە هەر لە دێبۆکرێکان وەزیر هەبوو وەزیری لە حکوومەتی کوردستاندا لە دەوڵەتی کوردستاندا ئینسانی نیشتیمان پەروەر بوون و لەگەڵ کورد بوون و لەگەڵ حەرەکەی کورد بوون من عەقیدەم وایە ئێستاش دیار دەخۆ دیاردەکانی زۆر معلومن ئەوە بە پشتیوانی و بە مەشوەرەتی ڕووسان ئەو دەوڵەتە دروست ببوو و هەر لەسەر دەستی ئەوانی هەر لەسەر دەستی ئەوان بە تەوافقاتێکی خۆیان لەگەڵ دەوڵەتی مەرکەزی و یا تەوافقاتێکی پێشوو کە لەگەڵ متحیدینی خۆیان کردبوویانێک ئینگلیس و ئامریکا پاشەوەی شەڕ نەما و هیچ شتێک لە ئارادا نەما شەڕی دوو هەم نەما ئەوان ئێران بەجێبێڵ تەوافقێکی وایەن لە بەیندا هەبووە ڕووس لەلایەک ئەو تەوافقە کە لێیان قوبوڵ نەدەکرد نە ئینگلیس و نە ئامریکا و لە ئێراندا بمێنێتەوە لەلایەک لەبەر هێندێک تەوافقاتی کە لە ئێراندا کردبوویان لەگەڵ قاوەمەت سەلتەنە بۆەوەی نەفتی شمال یا بەشێک لە نەفتی ئێران وەربگرن بۆ دەرکەوتن لە ئەو منتەقەی کە لەژێر نفوز و دەسەڵاتی ئەواندا بوو ئەو دوو سەبەبە بوو یەک تەوافقی پێشووی ئامریکا و ئینگلیز لەگەڵ ئەوەی کە ئێران دەبێ هەموو بەجێبێڵن کەس حەقی نییە نە ڕووس نە ئینگلیس لە ئامریکا لە ئێراندا بمێننەوە پاشەوەی وڵاتەکە ئارام بووە دوو ڕووس داوای مەنافعەیەکی کردووە لە دەوڵەتی ئێران یعنی کۆمار بۆتە قوربانی لە گەمە سیاسیەوە بوو ئێمە وە چونکیش بەبێ پشتیوانی ئیمکانی ئەوە نەبوو بتوانێ دەوڵەتێکی کوردی ڕابوەستێ نەگەیشت بۆ پلەیە جارێ ئەو مەرحەلەیە کە حیسابێک بۆ خۆی بکە تەبیعی بوو کە نەیدەتوانی پێ بگرێ